گفتوگۆی زیاتر دەربارەی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و ڕوبەڕووبوونەوەی بەردەوامی ئیسرائیل و ئێران لەگەڵ میوانەکەم بینەر کوردی توێژەر لە کاروباری نێودەوڵەتیەکەم کە ڕاستەوخۆ میوانی ستۆدیۆی هەشتا بۆ قسەکردن لەسەر ڕووماڵی جەنگ و ڕوبەڕووبوونەوەی نێوان ئیسرائیل و ئێران کاک بینەر زۆر بەخێر بیت. زۆر سپاس، زۆر خۆشحاڵم. تازە لە ئەمریکاوە هاتوویتەوانی بە پێی زانیاریەکانی لای منە. ئەمریکا ئێستا هاتووتە سەرخەت. ترامپ بە ڕۆژی ڕوونا کە ڕەشاکات ئەڵێ ئەبێت ئێران بەبێ مەرج تەسلیم بێت. B52 جوڵێنراوە وایە بەریتانیا شاتۆتە سەرخەت. وەزیری بەرگری بەریتانیا ئەڵێت بەرنامەی ئەتۆمی ئێران مەترسیدارە. ئەم قسانە تازەن، بەڵام ئەوەی کە پێشبینیە کرێت چییە لەم قسانەی ترامپ و وەزیری بەرگری بەریتانیا؟ کاڵین وەزیری بەرگری بەریتانیا ینی مووقیفی ڕسمی حکوومەتی بەریتانیا. فەرموو. بەڵێ زۆر سپاس کاک خاوەن، سڵاو لە جەناب تو لە بینەرانی کورسات. زۆر خۆشحاڵم کە لێرەم. ئەوەی لە ڕاستیە هەیە ئێمە لە پێنجەمین ڕۆژی ئۆپراسیۆنەکانی ئیسرائیلین بۆ سەر ئێران و لە سەرەتای دەستپێکردنی ئەمەوە قۆناغ بە قۆناغ ڕۆژ بە ڕۆژ کردارەکان ئۆپراسیۆنە سەربازیەکان تەسعیدی زیاتری بەخۆیەوە بینیوە. گەرمترە ئەمڕۆ کە لە ڕۆژی پێنجەمین وەک جەنابەت ئاماژت پێەیە دۆناڵد ترامپ ئەمە مووقیفی سەرێکی خۆی و حکوومەت و ئیدارەکەیەتی و تا ڕادەیەکیش دەتوانین بڵێن وەست ڕۆژئاوا بە گشتی کە دەڵێت ئەبێ خۆ بەدەستەوەدانێکی بێمەرج لەلایەن تارانەوە. بەڵام ئەمە شتێکی تازە نییە. ئەمە بۆ ماوەی 2 مانگە کە لەگەڵ تارانە گفتوگۆەکەن 5 گەڕی دانوستاندن ڕووی داوە لە نێوانیانە. دۆناڵد ترامپ لە ئەوڵەوە داوای سێمەرجی کردووە کە ئەوی شێکیشان کۆتایی هێنان و تەواو داماڵینی توانای چشی ئەتۆمی ئێرانیە، دووەم سوپای پاسدارانی ئێرانیە، سێەم موشێکی دوورهاوێژە کە ببێتە مەترسی بۆ سەر وڵاتانی ناوچەکە و هاوپەیمانانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە. دیارە ئێرانیەکان ماوەیەکی زۆر خەریکی گفتوگۆ بوون، بەڵام خۆیان بەدەستەوە نەداوە یاخود ئەم دەست پێشخەریان پێ باش نەبووە. بۆیە ئێستا ئێمە گەشتوینەتە قۆناغێک کە سەقفی داواکاریەکانی ئەمریکا بەرزتر بۆتەوە و هەتا ئێمە ڕۆژ بە ڕۆژ بە زیاتر بڕۆین سەقفی داواکان بەرزتر دەبێتەوە. و من دەمەوێت پێت بڵێم کە ئێمە لە 24 سەعاتی زۆر چارەنووسساز و حەساسین. لە ماوەی ئەم 24 سەعاتەیە بە دڵنیایەوە دەبێت یەکلایی ببێتەوە کە ئەم وەزعە بەرەو کوێ دەڕوات و ئەمریکا ڕاستە و خۆ بەشدارە بێت لەم شەڕەدا. کەواتە ئەمریکا بێ بەتەڕەف. بێگومان بەپێی پێشبینیەکان تۆ بەبەی ئەم لێدوانە نوێیانەی ترامپ دەبێ ئەمە بزانین لەگەڵ پنتاگۆنە وەتە تەڕەف. تەسەور ئەەکەی ئێران بێدەنگ بێت بەرژەوەندیەکانی ئەمریکا لە کەندا و زۆر ئاسانن. کاک بینێت ئەگەر من ئاوا ئەگەر هاوکارانم هاوکاریم بکەن یەک تۆز ئەم مێزە دەرکەوێ سپاسدانەکەم. ئەمە ئێرانە باشە، ئەمە ئێرانە، ئەمەش کەنداوە، ئەمە هەموو بەرژەوەندیەکانی ئەمریکایە لە کەنداو فڕۆکە هەڵگرەکان. ئەوەی هەیەی و نیەتی کە ئەمریکا هێناوێتی بۆ کەنداو زۆر بە ئاسانی ئێران ئەتوانێت موشەکەکانی ئاراستەی بەرژەوەندەکانی ئەمریکا بکە لە ناوچەکەیە. تەل ئەبیب و تاران 1600 کیلۆمەترە نێوانیان. کەنداو کەمترە. ئەمریکا ئەمەی کە ئیکات سەرکێشیە یان ئەزانێت کە ئێران توانای نەماوە تۆڵە بسەنێتەوە. خۆی دەبێت بزانین ئەمریکا دەبێت سەبەبێکی هەبێت بۆ داخڵبوون بۆ ئەم شەڕە. ئەمریکا وەکو وڵات ناتوانێت ڕاستە و خۆ شەڕ ڕابگەێنێت لەسەر وڵاتیشی تر. ئەمە لە سیستەمی سیاسی نێودەوڵەتیە کارێکە کە دەبێت تۆ نامە بنێری بۆ ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان و پرۆسێسی خۆی هەیە، تەنانەت لە ئەمریکاشا پرۆسێسی خۆی هەیە. بەڵام ڕێزەڵوشنێکیان ئۆڕێدی لە سێنێت و لە کۆنگرێسەوە یاوە بە دۆناڵد ترامپ کە دەتوانێت ئەم بڕیارە بات لەکەیە بیەوێت لە ئێستادا و ئەمە پێشتریش بەکارهێنراوە. با من ئاسانتری کەم پرسیارەکە. ئەمە شرۆڤەکارێکی سیاسی نییە بڵێ ئەبێت ئێران بە بێمەرج خۆی تەسلیم کات. پنتاگۆن هیچ پرۆژەکانی چاودێرێکی سیاسی نییە بڵێ ئەگەر دیبلۆماسیە شکست بێنە B52 بەکارهێنین. ئەمە مووقیفێکی یەکلاکەرەوەیە. ئەمریکا حسابی ئەوەی کردووە کە هەموو بەرژەوەندیەکان لێ بەردەستی ئێرانایە ئەتوانێت تۆڵە بکاتەوە. ئەمە قسەی من نییە، قسەی چاودێرانی سیاسی و من یەکەمە پرسیار بۆ جەنابێت. بەڵێ بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستا فراوانە تەنها پەیوەندیدار نییە بە ئیسرائیلەوە. وڵاتانی JCCمانەیە کەندا و سعودیای ئیمارات قەتار گەورەترین بنکە و بارەگای هێزی ئەمریکی لە قەتەرە
و بێجگەلەوە ئەمریکا پەیوەندیشی فراوان و درێژخایەن و استراتیژی لەگەڵ ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بە بەراورد ئەگەر ئێمە سەیری 2 دەی ڕابردوو بکەین یا 3 دەی ڕابردوو بکەین ئێران بۆتە مەترسی بۆ سەر هەم بەرژەوەندەکانی ئەمریکا هەم بۆ سەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا و لە ئێستادا پنتاگۆن و وەزیری بەرگری ئەمریکی باسی لەوە کردووە کە هێزی جوڵانەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست و هەموو ئامادەکاریە کراوە بۆ هەر ئەگەرێک لە ئەگەری خۆ بە دەستەوە نەدانی بێمەرجی ئەمریکا پێدەچێت لە ماوەی 24 کاتژمێرە بەڵێ ئێران خۆ بە دەستەوەدانی ڕاستەوخۆی ئێران بە بێمەرج ئەگەر ئەمە ڕوو نەدات بە دڵنیاییەوە دۆخەکە دەچێتە دۆخێکی زۆر لەو باوەڕێیت ئێران کە لە بەرەبەیانی هەینیەوە لە جەنگێکایە و قوربانی داوە و 14 زانای ئەتۆمی و دەیان بەرپرسی سەربازی باڵای پاسداران کوژراون وا بە ئاسانی بڵێ ئەمە بەرنامەکەم و فەرمو خۆم تەسلیمی ئیسرائیل و ئەمریکاکەم بژاردەی چیە کاک خاوەن ئەگەر ئەوە نەکات من ئەو پرسیارە لە تۆکەم بژاردەی لە بەردەمانیە بە بڕایەمە بژاردەی لە بەردەمانیە لەبەرەوەی ئەگەر بژاردەی لە بەردەما وایە ئەو بژاردانەی بەکاردەهێنا ئەوەی کە هەیە ئێستا ئێران تووشی شڵەژاویەکی زۆر گەورە بوو هەم لە ناوخۆی وڵاتەکەی هەم لە دۆخی ناوچەیی و هەم لە سیستەمی سیاسی نێودەوڵەتی گەلە کۆمەکیشی بەڵام ئەڵێ هێرشەکانی پێشومان بۆ بەرپەشدانەوە بۆ بەس ئێستا هێرشی سزادانی ئیسرائیل دەست پێکات یعنی هەردووکیان زمانی گفتوگۆیان گۆڕاوە چ ئێران چ ئەمریکا باسی ئیسرائیل ناکەم ئێستا بەدڵنیاوە ئەگەر تارانیش هەست بەوە بکات کە تاران وردە ڕوو لە کەوتن دەکات کە ئەمیش ئەگەرێکی زۆر گرنگە و زۆر چاوەڕوانکراویشە کە لە ڕۆژان و هەفتە و مانگەکانی داهاتووە کەس نازانێت سیستەمی سیاسی نێودەوڵەتی بەرەوچوێ ڕات و زلهێزەکان و زلهێزەکانی ناوچەکە لەسەر چی ڕێدەکەون ئەوەی کە هەیە تێگەشتێکی زۆر گرنگ هەیە کاک خاوەن کە ئێران ناتوانێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی ئەمە هێڵی سوورە بۆ ئەمریکا ببێت یان ئێستا خاوەنی چەکی ئەتۆمیە ناتوانێت ببێت نابێت ببێت ئەگەر ئێستش خاوەنی بێت دەبێت خاپور بکرێت ئەمە هێڵی سوورە بۆ ئیسرائیل بۆ وڵاتانی کەنداو بۆ ئەمریکا بۆ ڕۆژ ئاوایەکان پێی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکانیش ئێران لەو وڵاتانەدا نییە کە بواری هەبێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی لە ئەگەر ئێستا نەیبێت دراوسەکەی ئێران پاکستانە بەڵێ پاکستان بە دڵ و ڕۆح ئێستا لەگەڵ ئێرانایە ئەگەرێکیش هەیە چین داخڵ بێت ئەگەرێکی زعیف هەیە کە رووسیا داخڵ بێت بەڵام کۆریای باکووریش لەسەر خەتە ئەمانە مەترسینین کە ئەڵێن جەنگی جیهانی سێهەم خەڵک ئەوە 10 ساڵە قسەی لەسەرەکرێت پێشبینیەکرێت کە ئەڵێن جەنگی جیهانی سێهەم بەسمان ئەوە نییە 195 وڵاتی جیهان کە دەنتۆ یەکگرتووەکان تۆمار کراون فعلن هەمویان شەڕ کرد مەبەستمان زلهێزەکانە خاوەن ئەتۆمیەکانە لەم شەوانێ ئەگەری ئەوە هەیە ئەگەر ئەمریکا داخڵ بێت وێرش کاتە سەر ئێران لەو لاوانێ پاکستان داخڵ بێت چین داخڵ بێت رووسیا داخڵ بێت کۆریای باکوور داخڵ بێت یان ئەمە ئەگەرێکی دوورە و تەنها قسەیە بۆ ڕاگەیاندنەکرێت دەزانین چۆنەکە خاوەن ئەگەر ئێران خاوەنی چەکی ئەتۆمی بێت دەوڵەتانی کەش لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا دەڵێن ئێمە چەکی ئەتۆمی نمانەوێت وەمە چەندین جار ڕووی داوە محەممەد بن سەلمان باسیەوەی کردو ئەگەر ئێران هەیە بێ ئێمە شەمانەوێ ئیماڕاتیەکانیانەوێ قەتەڕەکانیانەوێ ئیسرائیلەکانیانەوێ بۆیە ئەو تێگەشتنەی کە هەیە لەسەر ئەوەیە کە ئەگەر ئەم وڵاتانە پێیان باش نییە کە ئێران چەکی ئەتۆمیە بێت چونکە ئەمە لە قازانجی هەم هەرێمی لە قازانجی ڕۆژهەڵاتی ناوڕاست نییە و هەم لە قازانجی سەقامگیری نێودەوڵەتی نییە ئێمە دەبێ بزانین کە سین و رووسیا ئەمانە دوو زلهێزن کە لەگەڵ ئەمریکایە کار دەکەن ئەمانە زلهێزن بەرژەوەندی بەرزتریان هەیە لەو بەرژەوەندیە ئایا سین و رووسیا دەوڵەتی ئێرانیانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە چەکی ئەتۆمیەوە ئەمەش پرسیارێکی گرنگە کە دەبێ ئێمە باسی لێەوە بکەین من لەو بڕواایانی منە چین نە رووسیا نە وڵاتە زلهێزەکانی تر یانەوێت وڵاتێکە بێت لە ڕۆژهەڵاتی ناوڕاستاکە خاوەنی چەکی ئەتۆمی بێت پاکستان نمونەیەکی جیاوازە کاخاوەن ئەمە هەبوونی چەکی ئەتۆمی بە پێی چەند ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی ڕێکخراوە و سنووردار کراوە تەنانەت ڕێژەکەشی سنووردار کراوە کۆمەڵێک وڵات کە ئەم وڵاتە نێودەوڵەتیانە پێکەوە ڕێکەوتون لەسەرەوەی کە تێگەیشتنێکیان هەبێت هەنێک وڵات فراهەم کراون و ئازادن لەوەی کە تا ئەو سنوورەی دەیانەوێت یاخود ئەو سنوورەی ڕێکەوتنی لەسەر کراوە ببنە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام ناتوانن زیاتر لەوە پێڕاکێشن
بۆیە ئەمە شتێکی ڕێکخراوە لە دنیاە. باش کاک بینەر ئەوترێت جەنگی نێوان ئیسرائیل و ئێران جەنگی ئەمریکا بەڵام بریکارەکەی ئیسرائیلی کات ئەگەریکی دوورەیان نزیکە کە ئەمەش جەنگی رووسیا و چین و کۆریای باکوور بێت لەگەڵ ئەمریکایە و بریکارەکەی ئێران بێت ئەمە ڕێی تێچێت من وای نابینم ئەم لێک تێگەیشتنەوە نابینم چونکە ڕاستە رووسیا و چین و کۆریای باکوور و ئەمانە زلهێزی گەورن ڕکابەری ئەمریکان بەڵام بەرژەوەندی فراوانتر هەیە لە بەرژەوەندی ئێران. ئێمە دیمان سووریا بۆ ماوەی دەیەک لەژێر شەڕ و ناکۆچی و قەیران و ئەوەدا بوو لە ئەخیرە سیستەمی سیاسی نێودەوڵەتی لەسەر ئەوە ڕێکەوتن کە ئێستا بەرژەوەندینە و سیاسەتی جیهانی وا ڕێیەکەوێت کە دەبێت بەشار ئەسەدی دیکتاتۆر لە حکوم نەمێنێت و ئەوە بوو کە دیمان چەند مانگێک لەمەو پێش سووریا کەوت. بۆیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە کەوتنی پایتەختەکان زۆر لەوە ئاسانتر و پێشبینی کراوترە وەک لە وڵاتانی تری نێودەوڵەتی. پنتاگۆن ئەڵێ فڕۆکەی جەنگی زیاتر ڕەوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەین یەکلا کراوەتەوە تاو پێ دوای ئەمریکا خۆی یەکلا کردوێتەوە کە تەواو ئەم جەنگە ئەوێ کۆتایی پێت بەڵام کە ئەڵێم کۆتایی پێبێت یعنی ئێران کۆتایی پێبێت جا ئێران وەکو حکوومەت یان وەکو بەرنامە ئەتۆمیەکەی ئەو پرسیارەکەی منە هەردووشان ئەگەرە کاکاوەر هەردووشان ئەگەرە لە ئەگەری ئەوەی کە ئێرانیەکان بڵێن ئێمە خۆمان تەسلیم ناکەین بەو مەرجانەی کە ڕۆژئاوایەکان و ئەمریکەکان و ئیسرائیلیەکان باسی لێوە دەکەن لەم ئەگەرەدا ئێمە دەچینە قۆناغێکی ترەوە کە ئەویش جەنگێکی فراوانترە لە ئاکامی ئەمەشدا چی ڕوودەدات شێوی زیاتر ناسەقام گیری زیاتر لە ناو تارانە و لەوانەیە بە ماوەیەکی کورت بێتە هۆی کەوتنی تاران. ئەگەڕێمەوانەی ئەکسیۆسەڵی پێشببینی ئەکرێت لە چەند ڕۆژی داهاتوە ئەمریکا هێرش بکاتە سەر ئێران ئەگەر هاتوو ئەمریکا هێرشی کردە سەر ئێران و ئێران وەڵامدانەوەی هەبوو وەکو باسم کرد هەموو بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە کەشتیەکانی کەندا و هەموو فڕۆکە هەڵگرەکانی ئەمریکا لە کەندا و کرانە ئامانج ئەتۆمی بەکارەهێنرێت تۆ تا ئێستا ئێران خاوەنی ئەتۆمی نییە بەڵام مەترسیەکەی ئەمریکا و ئیسرائیل و بەریتانیا وڵاتانی ڕۆژئاوا ئەڵێن ئێران خاوەنی ئەتۆمیە خۆی کاک خاوەر بەپێی ئەو داتایانی کە بەردەستە لە ئاژانسی ئەتۆمی نێودەوڵەتیەوە کەم داتایانە دەردەچن بەردەوام چاودێری ئەو وڵاتانە دەکەن کە خاوەنی چێکی ئەتۆمین یاخود لە پرۆسی بەرهەمێنان و بۆ ئاشتینا بۆ کارەبانە بەسم ئەتۆم بۆ جەنگ بەڵێ بەپی ئەو داتایانی کە تاوەکو ئێستا هەیە بەپی ئەو تەحلیلاتانەی کە لە کەسانی زۆر باڵاوە دەردەچن تاوەکو ئێستا ئێران وەکو چەکی ئەتۆمی نەبۆتە چەکی ئەتۆمی نەبۆتە خاوەن چەکی ئەتۆمی بەڵام زۆر زۆر نزیکە لەوەی کە ببێت ئەوەی کە ئەوترێت بەڵام ئەوەی لە پشتی پەردەکانەوەیە فعلەن بەپێی راپۆرتە نهێنیەکان ئەوەی کە تۆ ئاگاداری بی لە ئەمریکایت تۆ توێژەری لە ئەمریکا بە دوواداچوونەکەیت راپۆرتی ژوورە داخراوەکان باز لەواکەن کە فعلەن هەیبێت خاوەنی ئەتۆمی بێت من ئەو زانیاریم نەبەردەست گەشتووە نەخوێندومەتەوە چون لە ئەمریکا باسی ئەوە ناکرێت باس دەکرێت وەکو ئەگەر وەکو سیناریۆ باس دەکرێت چونکە هەموو وڵاتێک بۆ پاراستنی سیاسەتی ئەمنی و استراتیژی ئەمنی خۆی کۆمەڵێک شت دەهێڵێتەوە لە ناوخۆی وڵاتەکەی خۆیان بۆ ئەوەی کە وەکو چاوترسێنێک دیتێرەنسی پێڵێن بگەڕێنەوە بۆ ساڵی 2002-2003 ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی فەرمووەوە نۆشکە وتیان عێراق خاوەنی چەکی ئەتۆمیە مەترسیە بۆ سەر جیهان بەشداری کردووە لە چەندین کردەوەی تیرۆریستیە بەڵام دوای ئەوەی عێراق داگیر کرا لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە خۆی بە فەرمیوتی من داگیرکەرم هەرخۆشیان دانیان پێنا کە عێراق خاوەنی چەکی ئەتۆمی نەبووە قسەیەکێ ئەوترێت مێژووی 2002-2003 ئێستا لە 2005 خۆی دووبارە کاتەوە بەڵام وڵاتێکی ترە ئێرانە ئەمە هەمووی بیانوە ئەیانەوێت نەخشەی ناوچەکە بگۆڕن بە بیانووی بوونی چەکی ئەتۆمی و مەترسی لەسەر ڕۆژئاوە ئەیانەوێت بێن جارێکی تر ڕۆژهەڵاتی ناوەڕاست داگیرکەن و نەخشەکەی بگۆڕن ئەم قسەی ڕێی تێچێت خۆی ئەوەی عێراق وتیان خاوەنی weapons of mass destruction واتە چەکی کۆمەڵکوش نەک چەکی ئەتۆمی یعنی بەهانەی دەست پێشخەریەکانی ئەمریکا لە عێراق و
هاتنە ناوە و داخڵبوونی بۆ عێراق پیانۆکە ئەو بوو کە عێراق خاوەنی چەکی کۆمەڵکوژیە و قەناعەتی بە عالەمیش کرد و بەشێک لەمەش ڕاست بوو ئێمە دیمان چەکی کۆمەڵکوژی لە هەڵەبجەیە بەکارهێنرا هاوڵاتیانی ئێمە لەژێر کیمیا باران و لەژێر چەکی کیمیاویە چەنەها شەهید و قوربانیمان هەبوو بەشێک لەم قسەیە ئەوە نییە کە بڵێ ڕاست نەبووە لەوانەیە 100% قسەی ڕاست نەبوو بێت بەڵام 5,000 قوربانی بە چەکی کیمیاوی ئەمە چەکی کۆمەڵکوژیە و ئەمە شتێکەکە لە دنیای دەرەوەشدا هەروە لێکدانەوەی بۆ دەکرێت بەڵام ئەو چەکە کیمیاوی لە هەموو وڵاتەکانە هەیە بەکارهێنانەکەی قەدەغەیە بەڵێ ئەمەی کە ئێستا هەیە ئەمریکیەکان تاوەکو ئێستا لە ئاستی سیاسیان نەیانوتوە کە ئێران خاوەنی چەکی ئەتۆمیە دەڵێن ئێران نابێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی فەرقەکە لەمەیە مەبەستم ئەوتێت ئەمە بیانوە من وای نابینم لەبەرەوەی سەرۆکی ئەمریکا بۆ دۆخی خۆی بۆ دۆخی ناوخۆیی خۆی ئەو بەردەوام باسی لەوە کردووە کە دەیەوێت سەرۆکێک بێت ئاشتی بپارێزێ نایبێت سەرۆکێک بێت کە دیسانەوە بەشدار بێتەوە لە شەڕ کۆتایی نەهاتووەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاستە و دەرفەتیشی بە ئێران داوە دەرفەتی باشیشی پێدا دۆناڵد ترەمپێکێکە لەوانەی کە مەودای کارەکانی زۆر کورتخایەنە دەیەوێت دەستکەوتی خێرا بە کاتیشی کەم بەکاربێنێت ماوەی 6 ڕۆژیدا بە تاران و کاتیشی پێدان بۆ ئەوەی کە بگەنە ڕێکەوتنێک و ئەو بەردەواموتی منەمەوێ ئێران ئیزدیهار بکات دەمەوێت ئێران وڵاتیشی باش بێت دەمەوێت ئێران خاوەن سەروەری بێت بۆ ئەم تۆنی قسەکردنە گۆڕا چۆن یانی تۆنی قسەکردنی ترەمپ بۆ گۆڕا لەبەر ئەوەی کە ئێرانیەکان بە پێی خواستی ئەمریکا بەپێی خواستی دۆناڵد ترەمپ نەهاتوونەتە پێشەوە ئێرانیەکان پێیان وا بووە بە پێ ئاماژانەی کێن ئێرانەکان پێیان وا بووە کە دەتوانن بە شێوەیەک لە شێوەکان ئەم دۆخەی رووسیا و ئۆکرانیا کە هەیە و شەڕی ناوچەکە کە هەیە ئەم دۆخە بقۆزنەوە لەگەڵەوەشا دۆناڵد ترەمپ کە دەیەوێت سەرۆکی ئاشتی بێت بۆی کە بتوانن بە شێوەیەک لە شێوەکان پیتاندنی یۆرانیۆم بگەنە حدێک کە وەکو ئەو ڕێکەوتنی پێشتر لە ساڵی 2015 لەگەڵ بەراک ئۆباما کە بە GCPOA ناسراوە کە ڕێکەوتنێک لەو بابەتە لەگەڵ ترەمپی شابکەن و کات بکوژن بەم بۆنەوە بەڵام دۆناڵد ترەمپ کەسێکە لەوانەی کە لە ماوەی 24 کاتژمێرە هەموو پۆڵەسیەکانی دەگۆڕێت و هەموو خیتاب و هەموو سیاسەتەکانی دەتوانرێت یەکێتی ئەوروپا داوای دانوستانەکەن ئەم دانوستانی کە یەکێتی ئەوروپا داوایەکە بەشێک لە وڵاتە عەرەبیەکانیش بە هەمان شێوە داوایەکەن تا چەند ئەم ئەگەرە بەهێزە زمانی دانوستان زاڵ بێ بەسەر زمانی هێرش و B52 تایفۆنی بریتانی زمانی دانوستان لە کاتێکە پۆسیبڵەواتە لە کاتێکە ئەگەرێکە کە ڕووبات کە وەکو ئەوەی دۆناڵد ترەمپ ئەم سعاتێک لەمە پێش لە تویتەکەی ئاوتی بێمەرج خۆ تەسلیمکردن بە هەموو مەرجەکانی ئەمریکا کە هەیەی کۆتایی هێنان بە چەکی ئەتۆمی هەڵەشانەوەی سوپای پاسدارانی ئێرانی کۆتایی هێنان بە هەموو جۆرە موشکێکی دوورخایەن و ئەم سوپای پاسدارانە تازەیە هەتا دوێنێ و پێرێ و بەسر پێرێ زمانی ئیسرائیل ئەوە بوو کە چەکی ئەتۆمی لەگەڵ هایپەرسۆنیک بڵێ ئەمانە نەمێنێت سوپای پاسداران تازەیە ئەمە نها تازە نییە ئەمە بەشێکە لە داواکاریەکان لە سەرەتای گفتوگۆکانەوە کاک خاوەر ئێمە دەزانین کە لە ماوەی دەستپێکردنی ئەم ئۆپەراسیۆنانی ئیسرائیلەوە بۆ سەر ئێران لە پاڵ ئەوەی چەک و تەقەمەنی و بنکە و بارەگا و ناوچەکانی ئەتۆمی پێکاون کار بەدەست و جەنڕاڵ و کارکەرانی سەربازی ئێرانی لە ئاستی هەرە باڵادا پێکێنراون و تارگێت کراون بە ئاماج کراون چونکە ئەمە بەشێکە لە پاکێجەکە لەبەر ئەوەی تا دوێنێش ترەمپ ئەیوت ئێمە جەنگەکە ڕاگرین ئاگر بەستەکەین بەڵێ ئەمڕۆ گۆڕی ڕاست دۆناڵد ترەمپێکێکە لەو سەرۆکانی کە زۆر بە زوویی کارەکانی ڕیڤیو دەکاتەوە زۆر بە زوویی پۆزیشنەکانی لەکەدا داگەڕایەوانێ و داوای لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی کرد کە کۆبوونەوە بکەن ئێستا ئەکسیۆسەڵێت لەوانەیە لە ڕۆژانی داهاتووە هێرش بکرێتە سەر بنکەی ئەتۆمی کاک خاوەر جنابیشت ئاماژت پێ B52 ئۆڵڕێدی جوڵاوە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە کۆنتنجنسی پلانی وەزارەتی بەرگری ئەمریکا چەند ڕۆژێکە ئەعلان کراوە کە هەیە و لە بەردەستە و ئەمریکا ئامادەیە بۆ هەموو ئەگەرەکان لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە و هێزێکی زۆر لە ناوچەکەدا کۆکراونەتەوە و ئێمە لە وەختێکی زۆر چارەنووسازین دەبێت ئەم کێشەیە
کۆتایی پێبێت لە ڕۆژهەڵاتی ناڕاستە ئەم کێشەیە ئەمڕۆنیە ئەم کێشەیە کەڵەکەبووی چواردەیە ئەم کێشەیە ناکۆکی استراتیژیە ناکۆکی ئەمنیە ناکۆکی سیاسیە ناکۆکی ئایدۆلۆژیە کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بوونی هەبووە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە ڕۆژهەڵاتی ناوڕاست گۆڕاوە بۆ ڕۆژهەڵاتێکی ناوڕاستێکی تر و ئەمە چەندین جار لەلایەن سیاسەتمەدارانی جیهانی و لە سیاسەتی نێودەوڵەتی ئەوانەی کە سیاسەتی نێودەوڵەتی بەڕێوە ئەبەن باس لەوە دەکەن گەڕانەوە بۆ پێش 7 ئۆکتۆبەر نییە باسی جیهانیەکەیت بەڵێ یەکێتی ئەوروپاش بەشێکە لە جیهان وایە بۆ نمونە ڕاوێژکاری ئەڵمانیاڵێت ئیسرائیل ئیشە قێزەونەکانی بە ناوی ئەوروپاوەکات بە ناوی ڕۆژ ئاواوەکات بۆ ئەوەی خۆی قوتاربات خۆی نەجات بات خوێنەوەی ئێوە بۆ ئەوە چییە؟ وڵاهی من زۆر شارەزانیم لەسەر سیاسەتی ئەڵمانی ئەو کەسشی کە چانسلەری تازەی ئەڵمانیایە تازە هاتۆتە سەر ئەو کاری کە ئیکات بە حەقەت ئەو لێدوانەیم دی کەمێک پێشوی بێمە پرۆگرامەکەی بەڕێستەوە تاوەکو ئێستا من نازانم ئەم کابراە بۆچی ئەم قسەی کردووە ئایا ئەمە پەیوەندی بە سیاسەتی ناوخۆی وڵاتەکەیەوە هەیە ئەوروپاش بە هەمان شێوە یەکێتی ئەوروپا زمانی دانوستانیان هەڵبژاردوو بە پێچەوانەی ئەمریکا و ئیسرائیل و بەریتانیا ئەمە دوو معسکەری جیاوازمان پێڵێت ئەگەر هەمومان بین باسی شەڕ و ناکۆکی و قەیران بکەین ئەو بەشەی تری کە پەیوەستە بە دانوستان و لێکتێگەیشتن و دیپلۆماسیەوە ئەبێ کەسێکە بێ باسیکە لە سیاسەدا ڕۆڵبینین شتێکی زۆر بەڵامێتی ئەوروپاش کەم نین بە بڕوای من یەکێتی ئەوروپا قەزەی ڕۆژهەڵاتی ناوڕاستێک لای ناکاتەوە یەکێتی ئەوروپا گرنگ نییە بەلایەوە یەکێتی ئەوروپا لە کێشەی زۆرایە لە ئەم کاتە کێشەی ناوخۆی خۆی هەیە لە قەیرانی ئابوووریان لە قەیرانی سیاسیان لە قەیرانی کۆچبەرانان لە قەیرانی داراییان ئەوەش بیر نەچێ لەگەڵ دۆناڵد ترەمپایەکێتی ئەوروپا لە کاتێکی باشانین لەگەڵ ئەمریکادا حساسێتێکی زۆر هەیە لە نێوان ماکرۆن و دۆناڵد ترەمپ حساسەتێکی زۆر هەیە لە نێوان سەرۆکەکانی تری وڵاتانی ئەوروپی و ئەمریکا لەبەرەوەی ئەمریکا سەقفی داواکاریەکانی بەرز کردوەوە بۆ وڵاتە ئەوروپیەکان بۆ مەسلەی ناتۆ بۆیە بە بۆنەی ئەم چێبڕچەی نێوان یەکێتی ئەوروپا و ئەمریکاوە ئەمەی کە دەگوزارێ ئەمیش بەشەیەکە لەو گەمە سیاسیە دەیانەوێت ئەوانیش فشارکەنە سەر ئەوەی کە بۆتە پرسیار لای خەڵک ئەمریکا ئیسرائیل ئەڵێ وا هێرشەکەین پێشوەختە ئێران ئەڵێ وا هێرشەکەین ئەم زمانە بە چ زمانێک وەسفەکرێتە ناو خەڵکە ئێوە وەکو چاودێرانی سیاسی وەکو توێژەران لە کاروباری نێودەوڵەتیە چۆن ئەم زمانە ئابینە یان پێتەڵێم پاش نیو سعاتی کەم بۆ ماڵتان هێرشەکە مەسەرێ تۆڵی پاش سعاتی کەم هێرشەکە مەسەرێ ئەمە جۆرێک لە ئاگادارکردنەوەیە خۆی ئێمە تقریبەن لە 2000ەوە لە لە کنڤنشنال وۆڕەوە تێپەڕین بۆ نۆن کنڤنشنال واتە شەڕی ئاسایی ئەمەی کە ئێستا هەیە پێڵێن شەڕی نائاسایی یاخود شەڕە کلاسیکەکەنا بە بۆنەی هاتنەناوەی تەکنەلۆژیاوە بە بۆنەی بەرەو پێشچوونی تەکنەلۆژیاوە بە بۆنەی هاتنەناوەی ئەم هەموو زیرێکی دەست کرد و چەک و تەقەمەنی پێشکەوتووە سروشتی شەڕ گۆڕاوە سروشتی شەڕ لە ئێستادا هی 20 ساڵ لەمە و پێش نییە و لە ئێستادا بەڵام لەوە کرێ مەرج و ڕەوشتی شەڕیش گۆڕاوە بەڵێ ئەوەی کە پێوترێ ئەخلاقیاتی جەنگ گۆڕاوە لە جەنگا نابێت تەلەڤیزیۆن نابێت ڕاگەیاندن بردومان کرێت لە جەنگا نابێت هاوڵاتیانی سیڤیل بردومان کرێن بەڵام هەردوو لە ئەماکەن هەردوو لە ئەماکەن و ئەو ڕپۆرتی شەیەکە هیچ لایەنێکی سزایان بات خۆی لە دنیاە ڕێکەوت نامە هەیە بۆ نمونە ڕێکەوت نامەی نێودەوڵەتی هەیە وڵاتان هاوبەشن و بەشداریان کردو لەو ڕێکەوت نامایەدا کۆمەڵێک پابندیان هەیە بۆ پابندیەوە لەسەر وەرەقا بە شێوەی تیۆری زۆربەی ئەم وڵاتانەی کە ئەم کردارانە دەکەن ئیمزایان لەسەر ئەم ڕێکەوتنە نێودەوڵەتیانە کردووە و بەشدارن لەم ڕێکەوتنە نێودەوڵەتیانەدا بەڵام لە ئەرزی واقعدا شتەکە جیاوازترەوە کاک بینەرمە زۆر کاتم گرتی سپاس دەکەم دوا پرسیاری من ئەوەیە دوا پێشبینی جەنابێ بۆ 24 سەعاتی داهاتووی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئیسرائیل و ئێران کاک خاوەن 24 کاتژمێری داهاتوو پێدەچێت 24 کاتژمێرێکی زۆر چارە نووساز و یەکلاییکەرەوە بێ بەپێی هەموو ئاماژانەی کە لە ئەمریکا و لە تەلەڤیڤ و لە تارانی شەڕۆیان بینەر کوردی توێژەر لە کاروباری نێودەوڵەتی ڕاستە و خۆم میوانی ئەم ڕووەڵە تایبەتی کورسات نیوز بوویت دەربارەی جەنگ و ڕوبەڕووبوونەوەی نێوان
ئیسرائیل و ئێران و ئەگەری داخڵبوونی بە پەلەی ئەمریکا و بەریتانیا. سپاس بۆ تۆ. زۆر سپاس.